ئەمە لاپتۆپی ئەپڵە دەستکەوتنیان ئاسان نییە و نرخیان گرانە لە سەری 2000 دلارە بەڵام گەرگ پێتان بڵێم مۆدێڵێکی زۆر باش کاوە 16 ئینچە زەبەلەحەکەیە یاخود گەورەترین لاپتۆپی ئەپڵە تاوەکو ئێستا دروستی کردبی بە پرۆسێسەر و ڕامێکی باش بە نرخی زۆر هەرزانتر لە نرخی ئەپڵ با بەکار هاتبی بەڵام لە کوردستان بەکار نەهاتبی لە دەرێ وڵات بەکار هاتبی بە نرخێکی زۆر گونجاو چۆن پەیدا بکەی و ئایا شایانی کڕینی شەیان خودنا وەکو کەسێک کە چەندی ساڵە بەرهەمی ئەپڵ بەکاردێنێ خێربێن لە مێژە حەزم دەکرد لاپتۆپەکەی خۆم ئەپگرید بکەم و ماوەیەک پێشستاش باسی ئەو لاپتۆپەشم کرد کە لاپتۆپێکی گەیمینجی پیسیە دوو کێشەی گەورەم لە لاپتۆپی هەبوو یەکەچیان تراکپادەکەیە شوێن پەنجەی تۆ خراپە باش نییە و دووەمیشیان ئەپڵ نییە لە بە مۆنتاژ وتم توانی ڤیدیۆ 4K پێ مۆنتاژ بکەیت بەڵام هێشتا ناگاتەوە کۆمپیوتەرێکی ئەپڵی هەم لە جوانی هەم لە سادەی و هەم لە بەکارهێنان و هێز و پاوەریش نرخیشیان زۆری فەرق نییە یعنی ئەو لاپتۆپە بە 1000 دلاریە ئەوەیان دەتوانی لە دەوری 1200 دلار پەیدا بکەیت کە نرخی خۆی لەسەر و 2800 بەسەرەوە دەست پێ دەکات مۆدێلی 2019 پرۆسەسەرەکەی 2.6 گیگاهرتزی 6 کۆڕی کۆڕای 7 میمۆریەکەشی یاخۆ ڕامەکەشی 16 گیگابایتە لە زۆری DDR4 دەتوانین بەرچی بکەیت تاکو 32 یا 6 ساڵەکە بیکڕی بەڵام ئەوەیان پریبیلدە گرافیکارتێکی 4 گیگابایتی لە جۆری AMD Radeon Pro 5300 لەسرە ئەو مواصفاتانە بۆ سعرەی بە نزیک لە 1200 دلاری لە کوردستان لاپتۆپەکی ئەپڵ بە سپیکەری زۆر نازدار بە کیبۆردێکی سیزەری نوێ کە نەک بەتەرفڵایە بێمانەیەکە کێسێت باس دەکەم ڕاستی بۆ ئەو کەسانی کە پرۆفشناڵن خەونێکە دەبتە ڕاستیم کۆمپانیاکێ بەنای ماکبوک شۆپ ئەوان لە دەرەوە لاپتۆپ دەینەوە کوردستان کورد بەکاری هیناز لە بڕێمە کاتێکە ئەمە لاپتۆپ بەکارین زۆر وێرانگ دەکەن زۆر پیسی دەکەن بەڵام لە دەرەوە لاپتۆپەکانیان زۆر خاوێنە بە خانی هەڵدەکرن و ڕێژە شانکردیشی زۆر نەبێت لاپتۆپ باشیان هەیە کە مودەیەکی زۆر کەم شان کرایە بە نرخێکی زۆر هەرزانتر لە چاو ئەپڵ توان بڵێم نیوە و نیو فەرقی هەیە لە ئینستاگرام بە ماکبوک شۆپ دەیاندۆزنەوە لە فەیسبوک بە هەمان شێواز ژمارە مۆبایلیشان لە دیسکریپشن یاخود لە کۆمنت دادەنێمەوە ئەگەر پەیوەندیت پێیانەوە کرد بۆ کڕینی لاپتۆپێکی ئەپڵ کە نرخەکانیان زۆر گونجاوە سەیری سایدەکانیان بکەن و بەکاریشی بینن لەکنیان بە زەمانەوە دەیکڕی وەسیخەم پێیانە برن لەلایەن ژیرەوە هاتوون تاوەکو لە سعری یارمەتیتان بدەن ئەو لاپتۆپە دوشتی زۆر مهم هەیە یەکەمیان شاشەیەکی هەیە بە کواڵەتێکی زۆر بەرز 3072 بە 1900 نیتیڤ پیکسلی هەیە واتە 226 پیکسلە لە هەر ئینچەکی کە زۆر ڕووناکە وەروە LED 16 ئینچە تاکو 500 نت ڕووناچەکەی بەرز دەبتەوە واید کەلەری P3 تروتۆنی هەیە ریفرێژێتەکەشی 6 هرتزە بە چارجکردنەوەشی لە ڕێگەی Thunderbolt یاخود لە ڕێگەی USB Type-C کە چێک لە باشترین چارجەرەکانی لەگەڵە لە ژیاندا بەکارێکی نابی و بیلد کواڵەتەکەشی یعنی زۆر قورس نییەوە لاپتۆپێکی قورس نییە باسانی توانی هەڵیگری بیلد کواڵەتەکەشی تەواوی ئەلمنیۆمە بەڵام هیچی ناگاتە تراکپادە نازداری کە بەکاردێن بەجددی لاپتۆپێکە ئەو کەسانی کەیفیان بە لاپتۆپی دێ زۆر دڵیان پێ خۆش دەبێت من بە خۆم تەنیا ببینی لەو لاپتۆپە دڵخۆش دەبم و لەبەرەوەی هیچ پرۆگرامێک لە جیهان بە ئەدۆبی پریمیەریشەوە ناگاتە فاینەڵ کەت لە بۆ ئیشی من فاینەڵ کەتم زۆر خۆش دەبێت لەبەرەوەی ئیشەشی فلویدی هەیە ئیشەشی نەرمی هەیە لە بۆ مۆنتاژ عەجیبە کواڵەتیە ئەکسپۆرتی زۆر کواڵەتە تەنانەت کاتە کەت بە پرێمەری کە من لەمێژە بە پرێمەریش دەکەم تەنان ئێستاش بە پرێمەری ئیش دەکەم ئەدۆبی پرێمەر کاتێککە مۆنتاژ پێ دەکەی زۆرجا فرێم قوت دەدا یاخود فرێم دووبارە دەکاتەوە کواڵەتێک لە کۆتایی دەداتێ ناگاتە ئەو کواڵەتێک کە بە فاینەڵ کەت دەداتێ دەتوانی بە پرێمەری بە موف ئەکسپۆرت کەی لەوانەیە کواڵەتێکت بەرز کاتەوە یاخود ئەو فیچەرە بەکاربینی کە دووجار ڕێندەر دەکات ئینجا ئەکسپۆرتەکە دەداتێ بەڵام هێشتا پێم وانە بگاتە فاینەڵ کەت لە بۆ من دەنیا بۆ چونیم نیە لەوانێت زەمانەتەکە بیکەیفیان زیاتر بە پرێمەری بێ من پێمە پرۆفشناڵتر لە فاینەڵ کەتی بەڵام هاورانی خۆشەویستم پرێمەر ناتوانانی بیکڕی دەبی مانگانە پارێک دێ یاخود ساڵانە پارە دێ کە 600 دلارە بەڵام فاینەڵ کەت 1300 دلار دەدەی و خلاص بۆ کەسانی ئیشی پرۆفشناڵ دەکەن ئەو کەسانی ئیش ڕکلام دەکەن فاینەڵ کەت باشترین پرۆگرامە لە بۆ مۆنتاژکردنی کاری کورد ناڵێن بڕۆ فیلمێکی سینەمایی بە فاینەڵ کەتی مۆنتاژ کارسەندە پێیکرا بەکە لە هۆلیوودیش عرض کرا مەبەستم لەوەی نییە مەبەستم لەوەیە ئیشی بچووک بە تایبەتی ئیشی یوتیوب ئیشی ڕکلام ئیشی کورتە فیلم بە فاینەڵ کەتی بکەی یاخود بە کۆمپیوتەری ئەپڵی بکەی زۆر نازێتە بە باسی کۆمپیوتەری ئەپڵیش بکەم جگەلەوەی مواصفاتی و کۆمپیوتەری زۆر بەرزە یعنی لە کۆمپیوتەرە بەرزەکانی ئەپڵە بە نرخەکی زۆر هەرزان یعنی تو 1200 دلاری بۆ کۆمپیوتەری دەیت لەوەکو ئەو شتێک بە بەلاش دیتیتەوە یعنی جەماعەت دەزانن ئەو کەسانی کە ویشە دەکەن دەزانن کە نرخیان لە سەری 3000 دلاریە تو 1200 دلاری بیکڕی لە شوێنێک کە باسم کرد بەلاشە چەند شتێک هەیە لە کۆمپیوتەری ئەپڵ هەیە لە ویندۆزی نییە یەکەمیان
ڤایرۆز نییە ماڵوێری هەیە بەڵام ڤایرۆسی دەگمەنە یاخود هەرنیەتی دومیان سیستمێکت هەیە وەکو آیفۆن وەکو آیپاد بەردەوام ئەپدەیت دەکرێتەوە بەردەوام شتی نوێت لە بۆ دێ لەوانێ بڵێنەوە کە ئەپدەیت دەکرێتەوە خاو دەکرێتەوە لە مۆبایل و آیپاد لەوانێ وەبی بەڵام لە ماکبوکی قەت خێت خاو ناکاتەوە پڵ لەبەرەوەی دەزانی ئەتو کەسێکی پرۆفشناڵی بە پرۆفشناڵی ئیش دەکرێت لەبەرەوەی هەموو کەسەکە و لاپتۆپی ناکرێت لە بۆ ژیان ئەسەندا ئەو کەسانی کە ئیشی مۆنتاژ ناکەن دەتوانن ماکبوکێکی ئاسایی بکڕن دەوری 700 دلار لە ئەو شوێنێک کە باسم کرد لە بۆ ئیشی تایپینگ لە بۆ ئیشی سەیکردنی فیلم لە بۆ ئیشی مۆنتاژێکی خەستەری بەڵام ئەگەر توشتی گەورەی پێ بکەی پێویستە کۆمپیوتەرێکی وات هەبی هەڵگرتنیان ئاسانە دانانیان جوانە لە بۆ سێتەپی خۆت جوانە هەر حەدبی دڵت پێخۆش دەبی و بیڵد کوڵەتێکەشی مەحاڵە منافەسی بکرێت باڕ ناکەم لە جیهان هیچ لاپتۆپەک هەبی بەقەدەر لاپتۆپی ئەپڵی کوڵەتی لە ڕووی بیڵدەوە بەقوت بێ مەبەستم لەوەی نییەکەوە بە عەدادەی نەشتێت بەستم لەوەیەکەوە تەواو لە ئەلەمنیۆم دروست کرابی ئەو سۆفتوێرێک کە لە سەریتی کەمترین کێشەی هەبێ PC خۆشم دەوێت وینندۆزم خۆش دەوێت بەڵام وینندۆز بە حیاتی ناگاتە ماچی لە چەند شتێکی ئەبیش یەکەمیان بیڵد کوڵەتیە کەوا ببینێتەوە کێشت کەم بیت دووش بەکارینانی ئاسانە ینی ماک وەکو آیفۆن آیفۆن کە بەکارێن چەند سادەیە لۆ نمونە بۆ کەسانی کە آیفۆن بەکاردێن بەو شێوازەی ئاسانە بەکارێنانی وە زۆشتی قوڕ پێ نیشان نادەکە ئیشت پێی نییە کەسێکەوە ئیشی لە تا لەسەر پیسێ دەزانکەوە PC ئەگەر بیری لێ بکەوە لەبەرەوەی زۆر ئۆپنە هەندە خەڵک بەدڵیتی بەڵام ئەمان داخراوە هەما کاتە ئیشەکەت دەکات بۆی زۆرم بڵدا باسی زۆشتی و لاپتۆپە بکرد لە نازداری شاشەی و کیبۆرد و تەرتیبات شتەکانی بەڵام باسی سپیکەرەکانم نەکردکەوە پێم وانێ هیچ لاپتۆپەکە و سپیکەری هەبی لە هەموو جیهان مەحاڵە هیچ شتەچکە و دەنگی هەبی دەنگەکی پڕ بەیزەکی زۆر جوان و لاپتۆپەکی زۆر هێمنیشە و کیبۆردەکەشی کە ڕووناچی هەیە و لە کاتی شەو دەتوانین بەی ساعت بەکاری بینی کە زۆر بە لاپتۆپەکانەتی بەڵام ئیوەی شێوازەکە کە چاوت ئەزیێت نەدەیانی حسابەکە لە بۆ دەکەکات و مرۆڤێکی پرۆفشناڵی ئۆکەی وەرە جیهانەش ببینە کە ئەپڵ دروستی کردی لە بواری کۆمپیوتەر پێم وانە لە کۆمپانیای ئەپڵی باشتر هەبی لە دروستکردنی کۆمپیوتەر باسی مۆبایل ناکەم ڕخنم زۆر لە مۆبایلی کە ڤیدیۆشم هەیە لەسەری چەند ڕخنە لە آیفۆن دەگرم و پێشترش زۆر باسی لاپتۆپی ئەپڵم کردیە لە هەندێک ڤیدیۆی دیکە ڕاستە دەبی ئەداپتەری بەکاربین لەو مۆدێڵی بەڵام مۆدڵە نوێەکانی USB زیاد کردی بەڵام لێکوانت دەبی ئەداپتەری بەکاربینی ئاگە دەشتبی کەشتە چ قۆڕ بۆ کاتی خۆی ئەپڵ کردیم و پاترێکی زۆ باشی هەیە بەڕاستی بەلای کمی 8 ساعت کارکردن دەداتێ بەبێ ئەوەی مەسەن بەبێ پرۆژەی گەورە زەبەلە هەرچەندەگە فانەڵکەتی بەکاربینی یا خۆت فۆتۆشۆپ بەرنامەی قورس بەکاربنی کە فانەکانی ئیش بکە پێویستە دەبی پاوەرەک لێ نزیک بێ وەرەسە پاوەریش بەکاربینی باشترە لە ڤیدیۆ ڕابردووی کەسێک پرسیژی لەبەر چ پێویستە لەسەر پاوەەر کار بە لاپتۆپ بکەم ئایا وەکو مۆبایل نییە نەخێر لاپتۆپ وەکو مۆبایل نییە پاتری مۆبایل و پاتری لاپتۆپی دوشتی جیاواز ئەو لاپتۆپە گەورەترین پاتری لەسەرە کە هەر ئامێرێکی ئەلکترۆنی لەو قەبارەی بتوانانی پاتری دەسەردا بندرێ و بتوانین سەفەری پێ بکەیت لەسەر فڕۆکای عنی لەوەی گەورەتر قبول ناکرێ مەمنوع لەبەر تەقینیش ئەو دەرەجەی پاترێکی زەبەلە هە بەڵام ئەگەر بێت و بەرنامی فاینال کەت و فۆتۆشۆپ ئەوانە بەکاربینی شانەکە سەری دێتە خوارێ ئەنیەوە هەموو لاپتۆپە گوایە لەبەرەوەی پاوەرێکی زۆری دەوێ فێنکردنەوەی دەوێ و بەردەوام پێویستە کێبڵ لە پلانمە زنجیرە ڤیدیۆیەکی لەسەر بەکارهێنانی کۆمپیوتەری ماک دەکەم پرۆگرام و شتەکانی چۆن کار دەکەم وەروە زنجیرە ڤیدیۆیەکی مۆنتاژ دەست پێ دەکەینەوە هەم لە ئەدۆبی پریمیەر و هەر لە فاینال کەتیش کە زۆر حەز دەکەم ئێوەی خۆشەویست شارەزانن کە فاینال کەت چۆن کار دەکات گەر ڤیدیۆیەکەت بەدڵ بوو سپاس دەکەم دگمێ لایک دابگری ئەگەر حەز دەکەی ڤیدیۆ زیاتر لەو بابەتەی بکەم سبسکرایبی چەناڵی ژیر بکە یاخود فۆلۆم بکە لە پیج فەیسبوک تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم واتان لەگەڵ